بێگومان ئەمە هەموو یاریەکە لۆ برنەوەی هەوڵی برنەوەی گەمەندا هەوڵندا لە یاریەکان سەرکەوتوو بین ئەو یەکسانبوونش کە سیروانەیەک لە تیپە ینی لەو تیپانەیە کە پێویستی بە خاڵێ بوو یاریەکی زۆر زدیان کرد بۆ مەشخاڵی گرنگ بوو زۆر لەمە پێم وایە بەو خاڵی هەرچینەوە خانەی سێم خانەچکە بە پێشەکەوینەوە لە ڕیزبەندی یانە سۆران بە زۆر قۆناغی لەوە کۆتایانە بە قۆناغی سەخدا تێپەری ئەمە ڕێژە یاریزانمان کەم بوویتەوە 4-5 یاریزانی سەرەکی ئەو یانێ بەهۆی پێکان و بەهۆی هۆکاری تایبەتەوە نەیانتوانی لەگەیانێ بەردەوام بن دوورکەوتونەوە لایەنەکە بەنسبەت یاری ئەم ڕۆمانە بەرامبەر یانی سۆران یانی سۆرانی شێکە لایەنە بەهێزەکان کە ئەم ساڵ کابەری کرد لە خولەکەدا ئەمڕۆ سێ خاڵمان بێنایە تەبعاً باشتر مسۆگەرە بووین لە نایابە بەس خاڵێکیش گرنگ بوو بۆ ئێمە یاری ئەخیرمان لەگەڵ یانی شێروانێ لە یاریگای خۆمان لە سلێمانی کەمێک قورسە ئەگەر ئەو بە 4 گۆڵ لە زاخۆ بدۆڕێنێ و ئێمە بە 3 گۆڵ بە شێروانی بدۆڕێنین زاخۆ یاریشی قورسیە لەگەڵ دەربەنی خانە ناو دەربەنی خان ئیشەڵا ئێمە ئەم خاڵە گرنگ بوو بۆ ئێمە لە خوری نایابی کوردستان ئەمێنین و ئیشەڵا